رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا لەرکێ بیسەرمانە ساڵتان لە بەم کاتتان باش بەڕێزان بەرمەتیا و کارانم هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمە 5 کانونی ببورن 5 شوباتی 2024تان پێشکەشەکەین بیسەرمان بن. لە هەولێر و چەند ناوچێکی جیاوازی هەرێمەوە خۆپیشاندانی مامۆسایان دەستی پێکردووە لە هەر یەک لە هەڵەبجە کە لە ڕانیات چەمچەماڵ خۆپیشاندانی مامۆسایان دەستی پێکردووە و مامۆسایان باسەوە دەکەن حکومەت بێ باکە بەرامبەر بەداواکارەکان و کەرتی پەروەردە لە هەولێریش خۆپیشاندانی پشگیری مامۆسایان دژی دواکەوتنی موچەکانیان دەستی پێکردو و هاوکات حەزبی شوێعیش دەڵێ ئاسایشی هەولێر چواردەوری بارەگای مەڵبەندی هەولێری حەزبەکانی گەمارۆداوە و ڕێگەنادن کە خۆپیشاندان بکەن بۆ ئەوەی کە پاڵپشتی مامۆسایان بکەن. مامۆسایان باسەوە دەکەن لە ساڵی 2023 سێ موچەیان فەوتاوە و موچەشیان ماوەی 50 ڕۆژ جارێک بێ هیچ سوودێکی نییە بۆیان و دانەوێ مانگانە لە کاتی خۆیدا شای سەدارەکانیان پێ بدرێ و هەڕەشەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی کاربڕێکرد بۆ دەستپێکردنەوەی داوامکردن ڕامان ناگرێت لە بەردەوامیدا بە خۆپیشاندان و داواکردنی مافەکانیان دەبێت. ئێستا باسەوە دەکرێت کە هێزێکی یاسایشی پارتی گەماڕووی بارگای حەزبی شێوعی کوردستانی لە هەولێرداوە وەکو فشارێک داوکو بەشداری خۆپیشاندانی مامۆسایان نەکەن. ئەحمەد شێروانی ئەندامی مەکتەب سیاسی حەزبی شێوەی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانایە. کاک ئەحمەد سڵاوت لێبێ بەیانیت باش سپاس بۆی کە لەگەڵمانایە. سپاس دەکەم زۆر سپاس جانە زۆر مەمنون. ئەتوانی باسێکی و ڕەوشەمان بۆ بکەی کە ئێستا چییە گوزەرێ لە دەوروبەری ئێوە؟ حقت لە ڕاستدا ئەوەی کە ئەمڕۆکە دەگونجێت لە کوردستان مافەچە ڕەوای ئەو خەڵکەیە کە داوای مافی خۆی بکە چکە ماوەی 4 مانگاوە موچە بۆ خەڵکە نادرێت باری ئابووری ئەو وڵاتە خراپە بەڕاستی لە هەموو لایەنەکەوە کە سەیری ئەو وڵاتە دەکەی هەوڵی ئەوە دەدرێت بە تایبەتی لەلایەن حکوومەتی عێراقی دەیەوێت داڕمانی ئەو واقعی کە لە کوردستان هەیە دایمێنیەوە لەگەر ئەوەش بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستانش ڕێگرا لە ئازادیەکانی خەڵک و ڕێگرە لە بەوەی کەەوە خەڵک بێتە سەرزادە و قسەی خۆی بکە وی بەچ پاسە هێزی ئاسایشی پارتی گەماڕۆی بارەگەی حەزبەکەی ئێوەیان داوە بۆ ئێستاکە لە سەد ئەوڕۆ بریار بوو لە مەڵبەندی هەولێر ڕێپێوان بکرێت بۆ پێش ئەنجومەنی وەزیران بەڵام جێگای داخە حکوومەتی هەرێمی کوردستان شۆرتە و ئاسایش دەورەی بارەگایەکەیان گرتیار ڕێگەیان نەدا کە ڕێپێوانەکە بە ئەنجام بدرێت. ینی ڕێپێوان ناکرێت ئەمڕۆ لە هەولێرە لەژێر فشاری ئاسایشی هەولێرە لە پێش مەڵبەند ئێستاکە شۆرتە و ئاسایش بەرام وەستاون و ڕێگەیان نەدا کە ڕێپێوانەکە بۆ پێش ئەنجومەنی وەزیران بکرێت. گفتوگویان لەگەڵ ئێوەیە کرد وەکو حەزبی شێوەی کوردستان ئاسایشات چیان پێوتن لە نزیکە و کە قسەتان کردبێ؟ کاک ئەحمەد گوێ لە دەنگمە؟ بەڵێ ئەمە جێم لە دەنگمە بنازم کە دووبارە دەبتەوە ببوورە ئەگەر هاوکارانە مەوڵی بەند چاکیکەن پرسییم لە نزیکەوە ئێوە گفتوگۆتان ڕێگەیان نەدا هیچ گفتوگۆیەکتان نەکرد ئێوە بەیەکۆ لەگەڵەوە هێزەی ئاسایشە ڕێگەیان نەدا ینی ئیجازەیان نەدا و ڕێگاشیان نەدا کە ڕێپێوانەکە ئەنجام بدرێتن. باشە کاک ئەحمەد جگە لەوانە گلەیەکی زۆر لەسەر هەولێر و دەوروبەری دەکرێت کە لەم بارودۆخەی کە هەیە بۆچی بێدەنگن
بۆ بایکۆت ڕناگەێنن ئایا ئەمە لەژێر فشاری دەسەڵاتە یاخود خۆیان باجی وڵا دەنگەکان تێکرد دەبی نازم چێ مەسەلە ناڕێکە کاگەحمەد هیچ ئەشکالێک لە لای ئێمەوە نییە لە پێش بارەگاکەی وتاری حزب خوێندرایەوە ناڕزایەکانی برادران قسەی لەسەکرا خەڵکەجی زۆر کۆ بووەوە بەڵام ئەوان ڕێگەیان نەدا کە ڕێپێوەنەکە بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجام بدرێتن. باشە پرسییم گلەیەکی زۆر لە مامۆستان و فەرمانبەرانی هەولێر دەکرێت بۆ هەتا ئێستا بێدەنگن کە بایکۆت ڕناگەێنن بۆ تا ئێستا سەرباری نەبوونی موچەکانیان دەوام دەکەن. لەژێر فشاری دەسەڵاتە بەم جۆرەکە دەوام دەکەن؟ بەداخۆ پێچێک نەیویست بێ وەڵامی هەندێک پرس بداتەوانە ئەگینا هیچ ئەشکالێک نییە لە ڕووی دەنگەوە. سوپاس بۆ بەشداریکردنی کاگ ئەحمەد شێروانی ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شیوعی هەولێر کە لەگەڵمان بەشدار وەکو جەنابیشی ئاماژەی پێدا کە هێزێکی ئاسایشی پارتی گەماڕۆی بارگای حزبی شێوەی کوردستانی لە هەولێردا وەکو فشارێک تاوەکو بەشداری خۆپیشاندانی مامۆستایان نەکەن بێگومانەوە ڕەوشەی کە لە باشووری کوردستان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی سەوزدا بەڕێوەی دەچێت وەکەوەی کە نەبوونی موچە بایکۆتکردنی داوامی فەرمانبەران بڕیار بۆ ئەمڕۆ شەر بۆ هەمان مەبەست لە هەولێر خۆپیشاندان بکرێ و حزبی شێوەی کوردستانیش بچنە پاڵ دەنگی مامۆستایان تاوەکوونە ڕێپێوانێکی هێمنانە ئەنجام بدەن بەڵام وەکو ئاماژیان پێدا کە ڕێگە نادرێ و بەپێ و وێنە و ڤیددیوانەشی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کراوەتەوە هێزێکی زۆر ئاسایشی پارتی گەماڕۆی بارەگاکەی داوە و زۆربەی شەقامەکانی گرزووە تاوەکو هیچ خۆپیشاندان و ناڕزایەتیەک ئەنجام نەدرێ. ماوەی نزیکەی 10 ساڵە دواکەوتنی موچە و پێنەدانی موچە و سیستەمی پاشەکەوت و لێبڕین یاخەی موچە خۆرانی هەرێمی گرتووە و دۆخی ئابووری هاوڵاتیانیش بەگشتی خراپەوە شکاریگەری کردو سەرجەم کایەکانی دیکەی ژیان و جموجۆڵی بازار و دۆخی دەرونی هاوڵاتیان تەنانەت بە جۆرێک هاوڵاتیان لە دۆخێکی زۆر پێویستدا نەبێ سەردانی پزیشکان ناکەن. هەوڵەدەین جارێکی دیکەش لەگەڵ مامۆستایەکی باشووری کوردستان گفتوگۆ بکەین بزانێکین کە ڕۆژە تاوەکوونەکەی بایکۆتیان بەردام دەبێت بەڵام بەر لەوە سەرنجتان بۆ چەند هەواڵێک ڕاکێشم ئاژانسەکانی هەواڵ بڵان کردێتەوە کە بانکەکانی نێچیروان بەرزانی خراوەتە لیستی ڕەشەوە کە خۆی لەش بانکی سەرەکی دەبینێتەوە بە گوێرەی زانیارەکانی بانکی ناوەندی عێراق هەریەک لە بانکی هودا، بانکی ئیسلامی جنوب، بانکی عەرەبی ئیسلامی، بانکی حامورابی بازرگانی، بانکی وەبەرهێنانی عێراقی، بانکی ئیتیحادی، بانکی ئاشور بۆ بەرهێنان و بانکی نێودەوڵەتی کوردستان بۆ بەرهێنان و گەشەپێدان لە لیستەکەدا دەبینرێ. بانکی نێودەوڵەتی کوردستان بۆ وەبەرهێنان یەکێکە لە بانکە سزادراوەکان کە لەلایەن نەچیروان بەرزانی و خاوەندارێتی دەکرێت تا چەند ساڵێک پێش ئێستش داهاتینەوە هەرێم لەو بانکە کۆ دەکرا. دەست بە سەرداگرتنی ئەو بانکانە لە کاتێکدا کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە دادگایەکی باڵای ئەمریکا داواکی یاسای گشتگیر لەسەر دەیان بەرپرسی باڵای هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەرپرسانی پارتی دموکراتی کوردستان تۆمار کراوە و داوای یاسایەکە و بەرپرسانە لە نێویاندا مەسعود بەرزانی، مەسرور بەرزانی و وەیسی بەرزانی تۆمەتبار دەکەن بە کوشتن، شکنجە، تێوەگلان لە کۆمەڵکوژی، هاوکاری لەگەڵ گروپە تێرۆریستیەکان، سپیکردنەوەی پارە، کوشتنی هاوڵاتیانی ئەمریکی، چەندین تۆمەتی دیکە دا قەرەبووی 18 ملیار دۆلاری ئەمریکی لە تۆمەتباران دەکرێت. لەگەڵتان بەردەوامە بین. لە پسرای هۆبەی کارگێڕی هاتوچۆی دەربەنی خان ڕایگەاندووە کە بەیانی ئەمڕۆ ڕووداوێکی سەختی هاتوچۆ ڕووی داوە بەهۆی 2 کەس گیانی لە دەستداوە و 6 دیکەش بریندار بووە. پشتیوان عابد لە پسراوی هۆبەی کارگەڕی هاتوچۆی دەربەنی خان دەڵێ ڕووداوەکە لە نزیک گوندی سیارە بۆ لەسەر ڕێگەی نێوان زەڕایان دەربەنی خان کە ئۆتۆمبیلێکی جۆری تۆتیا و بار هەڵگرێکە خۆیاندا بێکدا کێشاوە. باسی لەو کرۆ 8 کەس لە ناو تیۆتاکەدا بوون کە ژن و منداڵیش لە ناویاندا بووە و لە ڕووداوەکەدا دوو لەسەر نشینەکان دەست بەجێ گیانی لە دەستاوە. ئەوەش خراوەتە ڕوو کە برینی بریندارەکان سەختە بەهۆی لە سەرەتادا ڕاستەخۆ ڕەوانەی دەربەنی خان کراون بە مەبەستی چارەسەرکردن و توانراوە ڕەوانەی سلێمانی بکرێت. ئێستاشدا نزیکەی دوای 2 کاتژمێرمان و لە نەخۆشخانە ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی کراون. لەو بارەوە قایمقامی دەربەنی خانیش ڕایگەاندە و خێزانە دانیشتووی شاری سلێمانی بۆ دەرکردنی کارتی نیشتیمانی بەڕێگاوە بوون بۆ دەربەنی خان.
دجي أخلاقي دجي مرابطية تجي تهري جيران لسر بلا مسألة كابداتين أم بسكنا لعناتكين وشال مزارتكين. لەگەڵتان بەردەوام دەبین دەبەپە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کامپینێکی بۆ ئازادی ڕێبەر ئۆجۆلان بەڵاو کردوتەوە پارتیە یاریدەمە دیموکراتیەکان دەبەپە بەناونیشانی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجۆلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانی کامپینێکی دەستپێکرەوە دەڵێ داوا لە هەموو هێزە دیموکراسی خوازەکان دەکەین کە بەشداری لەو کامپینەی بەرفراوانەدا بکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕێوە دەچێت و دەبەپە بڵاوی کردوێتەوە لە بەرامبەر گۆشەگیری ڕەها و سیاسەتی زانیاری پێنەدان بە دروشمی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجۆلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوردێتی شوبات و ڕێپێوانی گەورەی ئازادیان دەستپێکرەوە ئێستا ڕێپێوانە شار بە شار ناوچە بە ناوچە گوند بە گوند گەڕک بە گەڕک بەردەوامە مانگرتن لە خواردن لە زیندانەکان و ئێشەگری دادپەروەری لە چەند شار درێژەی هەیە کە نمونەی بەرخۆدانێکی گەورە و بەردەوامە باسەوەش دەکەم بۆ پەتیانان بە گۆشەگیری ڕەها چارەسەری دیموکراتی دۆزی کورد گرنگە کە کەمپینی هاشتاگ بەناونیشانی ئازادی بۆ ئۆجۆلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێ بکە داوا لە هەموو ڕێکخراونەتەوەیەکان سەندیکا پارتە سیاسیەکان چاڵکوانانی مافەکانی مرۆڤ بە کورتی داوا لە هەموو هێزە دیموکراسی خوازەکان دەکەن کە بەشداری لەو کەمپینە بەرفراوانەدا بکەن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕێوە دەچێت. بە پێشەنگایەتی ئەنجومەنی گەنجانی دەم پارتی لە چوارچێوەی کەمپینی ناردنی 1000 نامە بۆ ئیمرالی و بۆ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان نێرداوە. ئەنجومەنی گەنجانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لە چوارچێوەی هەڵمەتی چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ئازادی جەستیە بۆ ڕێبەر ئۆجۆلان لە چالاکیەکەدا کامپینی ناردنی 1000 نامە بۆ ئیمرالی دەستی پێ کردووە و هاوکات ببوونی ساڵاتی پلانگەڕینی دەوڵەتی 15 شوبات بە پێشەنگایەتی لقی ئینتەرناسیۆنالیستی ڕێپێوانی درێژ کەم ساڵە سویسرا بەڕێوە دەچێت لە شاری سۆلۆتشۆرن لە وڵاتی سویسرا دەیان کار بۆ دوورگەی ئیمرالی نێراوە. هاوسەرۆکی جێدەکەی سۆلۆتشۆرن مەزڵوم کزیلداخ لە گوتەیەکدا تیشکی خستە سەر گرنگی هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجۆلان. هەرمەندانی باشووری کوردستان لەبارەی پلانگەڕی نێودوڵەتی و ئازادی جەستی ڕێبەر ئۆجۆلانەوە دەڵێن ڕاستگەیانە سیاسەتی بۆ گەلەکەی کردووە بۆ یە گۆشەگیر کراوە دەبێت ڕۆشنبیران و هونەرمەندان بە هونەر و نووسینەکانە پشتگیری لە ئازادبوونی ئەو ڕێبازە بکەن. هەر سەرکردەیەکی کورد و هەر سیاسێکی کورد کە دڵسۆز و کە بۆ خەمی میلەتەکەی ژیابێ بەڕاستی هەر بەو شەوەیە تەعاملی لەگەڵە کرێ. دیارە سەرۆک عەبدوڵڵا ئۆجۆلان یەکێکە لەوانەی کە بەڕاستی لە پێشتر زۆر مەسەلەن سیاسەتێکی ڕاستگۆیانەی بەرامبەر بە میلەتی خۆی کردووە. بەڕێزان دواتر دەگەڕێنەوە بۆ لێدوانەی کە بەشێک لە هونەرمەندانی باشووری کوردستان قسەیان کردبوو لەسەر و پلانگەڕێنەوەی دەوڵەتی کە بەڕێوە دەچێت دەچینەوە سەر بایکۆتی مامۆسان وەکو ئاماژەم پێدا کە بایکۆت بەردەوامە هاوکات وەکو ئەحمەد مستەفاش ئەندام مەکتەبی سیاسی حزبی شێوەی کوردستان ئاماژەی پێدا کە ئاسایشی پارتی چواردەوری بارگای حزبی شێوەیان گرتووە چونکە دانە پاڵپشتی خۆیان بۆ مامۆسان بەردەوامکەن. دڵشاد میرانی نوێنەری مامۆسانی ناڕازی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ. مامۆستا سڵاوت لێبێ بەیانیت باش زۆر داوای لێبوردنەکەین کە بۆ ناوەختی تەلەفۆنمان کرد بەبێ مۆعیدی پێش وەختە بەڵام مەبەستم بوو کە قسەی خۆتان هەبێ لەبارەی بایکۆتکردنی بەردەوامی مامۆسان و سەرباری دابشکردنی موچە لە دوای 50 ڕۆژ یەک موچە بۆ مامۆسان. جەنابەت هەڵی چی لەو بارەوە؟ مامۆستا گوێر لە دەنگمە؟ سڵاو ڕێز بۆ بەڕێزێت و بۆ سەرجەم کادیر و کارمەندانی دەنگیگەل و بۆ میوانە بەڕێزەکانت لە ڕاستیدا بەداخەوە کە ماوەی 56 ڕۆژە ئەمڕۆ تەنها یەک موچە دراوەوە موچەکانی مانگی 7 و 8 و 9 ساڵی 2023 بە قەرز بە 3 گوژمە لە حکومەتی ناوەندیەوە کە 2 تریلیۆن و 100 ملیۆن دینار بووە هاتووەتە هەرێمی کوردستان کە بە 3 گوژمەی 700 ملیاری و مانگەکانی 10-11-12 نەدراوە و ئەوە لە مانگی دوایین یەک موچە دراوە. بەڵام بەداخەوە
لە ساڵانی ڕابردوو لە 2014 تا ئێستا 38 موچە بێ موچەکانی مانگی 10 و 11 و 12 ساڵی پار نەدراوە. بۆیە ئەمە وای کرد کە لە هەرێمی کوردستان فەرمانبەران بە گشتی مامۆستایان بە تایبەتی تر نەتوانن ممارسەی ئەو کارە بکەن کە لەسەر شانیانەوە بە شێوەیەک لە شێوەکان بایکۆتی هۆڵەکانی خوێندن و کارەکانیان بکەن کە من پێم وایە لە هیچ نەتەوەیەکی دنیا هیچ نەتەوەیەک نییە بەقەت کورد لەگەڵ ئەو پڕی ڕێز و حرمەتم بۆ نەتەواکانی تر کە خاوەن ڕوئیای باش بێ بەرامبەر بە نیشتیمان بە گەل بە خاک بە ئاو بە وڵات و خاوەن ئەو ئەخلاق و ئەدەب و ڕەوشت و احترام و سۆز و محبەتە گەورە بێ کە هەیەی بەڵام کە لە کاتێکا نەتوانێت ممارەستی کارەکەی کە مەجبورە بێ کە بایکۆتی پرۆسی کارەکەی بکات. بۆیە ئەمە وای کرد کە ساڵانی ڕابردوو بە هەمان شێوە پارە نەئەدراوە و مەعاش نەبوو لە ساڵی نەوەتەکان بەهۆی شەڕی نەگریتی براکوژیەوە، بەڵام مامۆستایان بەدڵێکی گەورە و فراوانەوە چونەوە هۆڵەکانی خوێندن چونکە بژێوی ژیانی بەرپرسانی ئەم وڵاتە لەگەڵ بژێوی ژیانی وڵاتیان تا ڕادێکی باش لە یەکەوە نزیک بوو. باشە مامۆستا، بایکۆت لە گەرمیان و سلێمانی و دەوروبەری با بڵێن لەژێر زۆنی سەوزە دەستی زۆنی سەوزە هێشتا هەر بەردەوامە سەربارەی و هەڕەشانێکە وەزیری پەروەردەییکە، بەڵام بایکۆتی ئێوە مامۆستایان بەردەوامە. پێش تۆ ئەحمەد شێروانی ئەندامەکتەبی سیاسی شیوعیم گفتوگۆ لەگەڵا کرد، باسی لەوە کردووە ئێمە ویستومانە ئەمڕۆ و حزبی شیوعی پشگیری مامۆستایان بکەین دەنگی خۆمان بخێنە پاڵیان و پێوانێکی هێمنانەکەین، بەڵام ئاسایشی پارتی چواردەوری بارگاکەی دا و ڕێگە نادا. هیچ گفتوگۆیەکتان هەبووە سەر لە بەیانی ئەمڕۆ لەگەڵ مامۆستایانی هەولێرە لەگەڵ حزبی شیوعیە کە بەتەمای چی بوون جگەلە ئەوان پێرێ بەیاننامەیەکیان دەرکرد، بەیاننامەکەیان تەواو پڕاوپڕ بوو لە پشتگیری و پشتیوانی شەقام بەگشتی و مامۆستایان بە تایبەتی و لە بەیاننامەکەیا بوونی ئەوەی لێ هات کە ئەوان لە هەولێرەوە پاڵپشتی داوا ڕەواکانی مامۆستایان بن، بەڵام دیارە لە ساڵانی ڕابردوو تا ئێستا حکوومەتەکەی پارتی لە ڕاستیدا نەیتوانی و دەست و پەنجەی نەرمکە لەگەڵ دەنگی ناڕازی و ئەوانەی کە لەو ناوچانە دەنگیان هەڵبڕیوە بەداخەوە یان کوژراون یان بڕاون یان بە جۆرێک لە جۆرەکان ترسێنراون و یان کڕاون بەداخەوە. بۆیە ئەو بەیاننامەی برایانی حزبی شیوعی گوای کرد کە پارتی زۆر بە توندی ڕوبڕویان بێتەوە و ئەوە تا ئێستا وەک جەنابتە فەرمیوە لە زاری خۆیانەوە کە چواردەوری بارگاکەیان گیرەوە بەداخەوە. بۆیە ئەمە واکات کە بەڕاستی دیکتاتۆریەت لەوا پشان با تۆ نەپارەی بیتێوە نەموچەی بیتێوە نە خزمەتگوزاریەکانی پێ ببەخشیت، بەڵام کەسێک کە حیزبێک لایەنێک یەت هاو هەڵوێستە بێ و پشتگیری دەکا بەو چەشنە هەڵەکوتیتە سەریەوە بەو چەشنە چاو سوورکردنەوە. بەڵام ئێمە پێمان وایە کورد هۆشیار بۆتەوە و کورد تا ڕادێکی باش پشتی و پشتیوانی دەرەوەی بۆ پەیدا بووە کە هیچ هێزێک و هیچ حیزبێک نەتوانێت بەو ڕیتمەی جاران دەست بۆ مافەڕەواکانی میلەتی کورد ببەرێەوە. خەڵکانێکی زۆر هاتوونەتە سەرخات و حکوومەتی عراقی هاتوۆتە سەرخات، دادگای فیدراڵی هاتوۆتە سەرخات و لە دەرەوەی عراق چەند لایەنێک هاتوونەتە سەرخەت کە چیتر بەڕاستی ناکرێ ئەو زوڵم و زۆر وستەمەی کە ئەمڕۆ لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەکرێ بەردەوامی هەبێت. باشە، ڕۆژانە هیچ تەلەفۆن و گلەی و گازندەیەکتان بۆ دێ لەلایەن مامۆستایانی هەولێر و دەوروبەریەوە لەسەر ئەو ڕەوشەیەکە هەیە؟ یان ویستوانە بەشدار بن لە خۆپیشاندانەکانی سلێمانیە؟ ئەگەر 10 دقە سەیری تەنها موبایلەکەی من بکەیت، ئەمە بەدەر لەوەی کە ئێمە کۆمەڵێک کەسین ڕێخەری خۆپیشاندانەکانین و من یەکێکم لەوان، ئەگەر تەنها سەیری موبایلەکەی من بکەیت تێگەی کە چەند مەعانات لە دهۆک و زاخۆ و سۆران و هەولێر و یعنی ئەمانە هەیە ئەگەیتە ئەو بڕوایی کە بەڕاستی خەڵکی ئەوێ ناتوانن گزارش لە ڕاو بۆ چوونی سادەترین ڕاو بۆ چوونی خۆیان بکەن، چەند لە ژێر ئەسکەرتاریەتان و چەند لە ژێر زۆر و زەبر و ئەوان. بۆیە بەڵێ بە دنیاییەوە ئێمە ڕۆژانە دەیان نامەمان بۆیە دەیان تەلەفۆنمان بۆیە کە لەوێەوە یعنی تەنانە دوایان لیاتوە بە لەگەڵ و پڕی ڕێز و حرمەتم بە تەلەفۆنی فەیک و بە تەلەفۆنی یا یعنی بە جۆرێک کاون بینەکان ئەنێرن کە ئێشتا گومانیان هەیە
دزە بکاتە دەرە و پیان بزانڕ ینی بۆ نامەیە کە دەردەدڵی خۆیان بکەن بۆیە ئەمە واکە ئەومان پێڵێ کە بەڕاستی لەو ناوچانە تەنفیزێک نییە بۆەوەی کە مرۆڤ گزارش لە ڕاو بۆ چوون و بیرکردنەوەی خۆی بکەوە گزارش لەوە بکە کە بڵێ من بەڕاستی نیمە یعنی ئەرکم هەیە و لە پاڵ ئەرکەکە ئەبێ مافم هەبێ بۆیە بەداخەوە تا ئەو ڕادە ڕۆشتوە لارێمە دنیای سوپاس مامۆستا دڵشاد کەمڕۆ لەگەڵمان بووی ڕۆژێکی باشتان هەبێت سڵاو ڕێز و حرمات بۆ بەڕێزت و بۆ سەرجەم کادیر و کارمەندان بۆ میوانەکانت سپاس بۆ ئێوە کە هەمیشە پێمان وایە گەیاندنی دەنگی شەقامی کوردستانن بۆ دنیای دەرەوەش ئێمە بەرکی خۆمانیە زانین وەکو میدیایەکی ئازاد وەکو دەنگی کورد لە ئەوروپا جارێکی دیکە دنیایەک سوپاس بۆ بەشداربوونت لەگەڵمانە مامۆستا ڕۆژێکی خۆشتان هەبێت سپاس